کارگەیەکی بەرهەمهێنانی دۆشاوی هەنارە لە نەحیەی هیرانی سەر بە قەزای شەقڵاوە کە بۆ یەکەمین جارە لە سنوورەکە دەکەوێتە کار. وە خاوەن کارگەکە ئاماژەی بۆ دەکات ڕۆژانە 10 تۆن هەنار لە جوتیارانی ناوچەکە وەردەگرن و بە شێوازێکی تەندروست دۆشاوی لێ بەرهەم دێنن. ئەم جیازە لە سەرەتایی پێگەیشتنی هەنار ئەم ساڵ بیرمان لەوە کردەوە کە جیازێک یان کارگەیەک بێنین بۆ ئەم سنوورە بۆ ئەوەی کاراسانی بکە بۆ جوتیارانی ئەم دەبەرە کە ئەو دەبەرە ناوچەیەکە پێ هیران و نازەنین و دەوروبەری لە ڕووی بەرهەمهێنانی هەنار ناوچەیەکە لە ڕیزی پێشەوەیە لە کوردستان. بۆیە ئێمە بیرمان لەوە کردەوە کارگەیەک بێنین بۆ ئەوەی خزمەت بە جوتیارانی ئەم سنوورە بکەین بۆ بەرهەمهێنانی ئاوی هەنار. جام ئاوە بۆ سرکە ئەشێ بۆ ئاوی سروشتی هەنار تەبیعی ئەشێ. ئەم جوتیارە دوای ڕنینەوەی بەرهەمەکەی ڕووی لەم کارگەیە کردووە و وە خۆی دەڵێت ساڵانە زیاتر لە 50 تۆن هەنار بەرهەمی باخەکەیەتی و وەک پێویست لە بازاڕەکان ساغ نابێتەوە. با پێویستیشی زانی حکومەتی هەرێم هەنگاوی کردداری بنێت لە ڕووی کەرتی کشتتوکاڵیەوە. ئێستا کەکە و کارگەیە بۆمە هاتووە یعنی ئیسپادەی زۆرمان لێ کردیە. پێشتر ئەمە ئەو هەنارەما 3 بەشی لێ خەسارە دەمان ناردەگومت جێ سەرف نابوو بەخۆ پێمان داناکوترا. بەس ئێستا لەوەتی ئەو کارگەیە هاتیە ئیسپادەی زۆرمان لێ کردی هیچ هەنارێکمان خەسار نابی. هەناری قەرشتی 3 بەشی بەخۆمە بەرهەم دەینی. بەخوا ئێمە وەکو ئێستا شخصی باغی خۆم مچینە 56 تن بەس بەخۆم بەرهەم دەین. ئەوە زۆر ئاسانکاری کردە دووسێ ئیشی لە کۆرەمە کردیتەوە. ینی لۆ نمونە ئەمە هەناری بەساغی دەینی بەس لێکنەوە کە عیدیمەیە ئەوان لۆمان دەکەنە مەسە دنک و دەکەنە ئاو شەربەتەی فرێشی جوانمان بەڕاستی بەدەستدێنین. هەنار میوەیەکی پاییزەیە و لە سەرەتای وەرزەکە پێدەگات. کردنەوەی کارگەیەکی لەم شێوەیە وای کردووە جوتیارانی هیران و نازەنین خەمی ساغکردنەوەی بەرهەمەکانیان نەبێت. لە هەمان کاتیشدا خانمانی ڕزگار کردووە لە دروستکردنی ڕوب بە هەنار بە شێوازی تەقلیدی کۆن. کەروان نازم گەلی کوردستان نەحیەی هیرانی سەر بە قەزای شەقڵاوە.